سڵاتان لێبێ من ناوم یامەش سەڵاح ڕۆفەتە منم 13 ساڵە مانگی یەکەم بینینی لە بەرکردن و تەکنیک و ئەژمێردکردن و بیرۆڵان زۆر باش بووە. خێرابینینم یەکەم جار 10 لاپەڕە بوو ئێستا کردوومە بە 147 لاپەڕە و خێرا دەنگی زۆر خۆش بوو بەلامەوە بیرکارەکە زۆر خۆش بوو بەلامەوە تەرگەیست و سەرنجی زۆر گۆڕیم سەرەتا ژمارەی لە ماوەی 1 دەقەدا 11 دانەم دەکرد 11 ژمارەم لەبەرە کرد ئێستا کردوومە بە 20 ژمارە زیاتریش توانای لەبەرکردنی بینینیم زۆر خراپ بوو ئێستا زۆر باش بووە لە ماوەی 5 خولەکە توانیم 10 دانە دێڕ و زیاتریش و سەرنج و تەرکیز گۆڕانکاری زۆری بەسەر هات سەرنج و تەرکیزم زۆر گۆڕانکاری بەسەر هات و کاریگەری ڕاهێنانی تەرکیز و سەرنج زۆر خۆش بوو بەلامەوە و زۆر سوپاسی مامۆستا سروشت و مامۆستا ژینۆ ئەکەم زۆر یارمەتییان داین لەشیان ساغ بێت سوپاسیان دەکەین.